ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز بناڕۆتۆفیقم لاڵقێم شەوی پانۆراما پێتانگەشینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا. نەماوەکانی ڕابردوو دوای ئەوەی کە وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ماوەی زیاتر لە 2 هەفتە لە بەغدا مایەوە بۆەوەی کە ڕێکەوتن و گفتوگۆیەکی چڕوپەڕ لەگەڵ بەغدا ئەنجام بدەن سەبارەت بە گەیشتن بە ڕێکەوتنێک لەسەر بودجەی هەرێمی کوردستان یاخود شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە ناو بودجەی 2021 عێراقدا. لە ئێستاشدا بودجەی عێراق لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بەسەنگ کراوە و نێراوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ئەوکەم ساتە کێمە گفتوگۆکەین جارێ بودجەکە نەگەیشتۆتەوێ و گفتوگۆکان لە نێو ئەنجومەنی نوێنەران دەستی پێ نەکردووە لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق بە پشکی هەرێمی کوردستانیشەوە. ئەمڕۆژ بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چووە پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ لیژنەکانی یاسایی و دارایی و سامانە سروشتیەکان و زۆربەی پەرلەمانتاران کۆبەوە بۆ ڕوونکردنەوەی گفتوگۆکانی و ئەنجامەکانی گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکانی عێراق لەسەر پرۆژە یاسای بودجە. ئەو ئاراستانە چین کە لە بەغدا لە ئێستادا هەوڵەدەن بۆ ئەوەی کە ئاخۆ ڕێکەوتن کرێت لەگەڵ هەرێمی کوردستان و بودجە بنێرێت هەرێمی کوردستان و پێچەوانی ئەم ئاراستەیەش دیارە لە بەغدا بینرێت بەوەی کە نایەنەوێت لە ئێستادا لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوتنیە بکرێت لەسەر ناردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەتوانێت لە داهاتوودا ئەگەر ڕێکەوتن کرا پابند بێت بە پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق و ئەو ئەرکومافانەی کە لەسەرێتی تەسلیمە بەغدادی بکە یاخود نا. چونکە ئەم ڕۆژ بە هەمان شێوە بەڕێز قوبات تاڵەبانی تاکیدی لەوە کردەوە کە ئامادەن 250,000 بەرمیلی نفت بدەنە حکوومەتی عێراقی لەگەڵ بەشێک لە شایستەدارایەکانی ناوخۆی هەرێمی کوردستان. ئەو ئەندامانی کە لە فراکسیۆنە جیاجیاکانن لە پەرلەمانی عێراق بە تایبەتی فراکسیۆنە کوردستانیەکان لە داهاتوودا ئەمان چۆن ئەتوانن کاتێک کە پرۆژەکە دێتە ئەنجومەنی نوێنەران هەوڵەکانی خۆیان بخەنەگەر بۆەوەی کە لەگەڵ کوتلە و فراکسیۆنە جیاوازەکان بگەنە ڕێکەوتن بۆەوەی کە پرۆژە یاساکە تێپەڕێنرێ. ئەتوانرێت لۆبی دروست بکرێت لە نێو ئەنجومەنی نوێنەران لەلایەن ئەندامانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆەوەی کە پاڵپشتیشی بەهێز بن لەسەر بەدیهێنانی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی چێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەخێوێ دکتۆرە سوپاس دەکەین. سەرەتا ئەمەوێت لە وێنە گشتەکەی عێراقەوە دەست پێ بکەین. هەمووان ئەزانی عێراق ینی بە کۆمەڵێک دۆخ و ڕەوشی ناهەمواردا تێپەڕە بێت. یەکێک لەوانە بۆ نمونە لە ڕابردوو هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و دوجار دابەزینی نرخینەوە دووە بەڕاستی ئەوەی کە زۆر ینی گرنگە لە ئێستادا مە قسەشی لەسەر بکەین ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانی عێراق لەسەر کۆمەڵێک مەسەلەی هەستیار و گرنگ. ئەگەر وەسفێکی ینی ڕەوشی عێراقەکەی چۆن پێناسەیەکی بەڕاستی دکتۆرە جوان؟ زۆر سپاس کاکەڕێ. سەرەتا سڵاو بۆ جەناب سڵاو بۆ هەموو بینەرانی کورساتی خۆشەویست. حەزەکەم ئەوەش بڵم کە نزیکی ساڵیادی دامەزراندن و پەخشی یەکەمی ئەم کەناڵە خۆشەویستە کە یەکەم کەناڵی ئاسمانی بوو بۆ هەموو کوردستانی گەورە پەخشی کرد. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین ستافەکە یەکە بەیەکە و لە بەڕێوەبەر و هەموو کارمەندانی ئەم تەلەڤیزیۆنە خۆشەویستە. طبیعی مەشهدێکی بەغدا مەشهدێکی هێژگار ئاڵۆز و معقەدە ئێستا خۆی لەوە ئەبینێتەوە کە لەلایەکەوانێ ئانێ ئاڵۆزی ئەمنی و عسکەری هەیە و هەنێ ئاڵۆزی سیاسی هەیە کە تەسیر کردو سەر ئیداری حکوومەتەکە. لەلایەکی کەشەوانی مەشهدەکە لە ناو پەرلەمانیشە چۆن ئەڵی جۆرێک لە شڵەژاوی پێوەیە لەبەرەوەی لە سەروبەندی خۆ ئامادەکردنایە پەرلەمانیش کە ئەم خولەی ئیتر لە ئێستاوە جیا لە خولەکانی تر هەر لە دوای مزاهراتەکانی مانی دەی ساڵی ڕابردووەوە ئیتر وای لێ هات ڕەوشێک بەسەر پەرلەمان ئازاڵ بوو کە ئیتر ئەم خولە تەواو بەرەو کۆتایی ئەڕوا وای کرد تەسیرێکی خراپیشی بەجێ هێشتووە لەسەر چۆنێتی دەرشواندنی یاساکان و دەندان لەسەر یاساکان. لەبەرەوە لە هەموو لاکانەوەوانێ ڕەوشێکی ئێژگار هەستیارە لەناو عێراقا
کە بۆ ئەوەی کە زیاتر ئالۆز نەبێت ئەم مەشەدە لە ناو بەشە جیاجیەکانی عێراقا ینی لە با بڵێن لە ناو دەوڵەتەکە بەدەم و دەستگا جیاجیەکانیەوە پێویست بەوە ئەکات کە هێزە سیاسیەکان حەکیمانە تەعامل لەگەڵ مەرحلەکە بکەن حەکیمانە تەعامل لەگەڵ ئەو حداسانە بکەن کە هەنووکەی دێتە پێشەوە. یەکێک لەو کێشانەی کە ئێستا هەیە کە کێشەی مالیە عێراق تا ئێستا لەسەر زاری پسپۆڕانی بواری ئابووری هەتا ئێستا کێشەی وای بخۆیەوە نەدیوە لە ڕووی ئابووریەوەنە کە ئێستا هەیەی. طبعاً واضح ئەسبابەکان چییە؟ لە ماوەی ڕابردووە ساڵانی ڕابردوو لە دوای یانیەگەر مەجال نییە بگەڕینەوەی بۆ تەسەسولە تاریخیەکە بە وردی، بەڵام لە دوای دروستبوونی ڕوخانی مەلیکە و لە دوای هاتنە پێشەوەی ڕەوتی ئیشتیراکی لە عێراقا و لە پاش ئەوەش کە حیزبی بەعەس هات، ئەمانە ئەم حەقبانە هەر خۆیان یاخۆ با بڵێن ئەم مودە زەمەنیانە هەر یەکەیان و کۆمەڵی کێشەی بە دوای خۆیان هێناوە کە وای کردو اقتصادی عێراقی ڕوخانەوە. لە دوای 2003ەوە بەداخەوە لەبەر ئەوەی کە اقتصادی عێراقی تەواو کەرت و پەرد بوو لە نێوان هێزە سیاسیە جیاجیەکانە کە ئەمانە لە ئۆپۆزیسیۆنەوانێ هاتن حکومی عێراقیان گرتە دەست وای لەبەر ئەوەی کە هێزێکی جامع نەبوو، هێزێک نەبوو کە هەمووان کۆکاتەوانێت دەوڵەتی عێراقی لێ دروست بێ. مەسەلەی ئەو کە ئێستا وای لێ هاتووە کە بە محاسسە ئەوترێ محاسسەی چۆنەڵی قێزەون کە خۆیان زۆر پی متەئسرن، ینی وای لێ هاتووە ئێستا مصطلحێکی تر دۆزراوەتەوە کە تەوازونی مکەوناتیە. ئەمانە وای کردووە کە ینی اقتصادی عێراقی بەدەست دەوڵەتەکەوە نەبێ بە تەواوەتی. با بڵین مەدخەلەکان یا ئاسمانیەکان وشکانی تەنانەت مینای دەواازەکان دەواازە جیاجیەکان بە مینای ئەم قەسریشەوە ئەمانە هیچی بە تەواوەتی بە شێوەیەکی شەفافانە ژێر دەسەڵاتی دەوڵەتەکانیە. هەمووی بەیەکەوانی ئەمە کۆبووتەوانی ڕەوشێکی ئێژگار ئالۆزی لە ڕووی ئابوووریوانە دروستکرد لە عێراق. طبعاً بەتەئکید واضحە، ینی سیاسە و ئابووری هەردوو لایەن چۆن ئەڵێ دووڕووی یەک دراون. حتا لە ڕووی اقتصادیەوانێ سەقامگیری نەبێت لە وڵاتێکە بەتەئکید لە ڕووی سیاسیشەوانە شەڵەژاویەکی زۆری پێوە دیارە بێ. زۆر باشە. ئەمێ بە تایبەتی ئێستا پرسیارەکەم وها بێ لەسەر چکەمە باز ڕێکەوتنی هەرێم و بەغاکین بە حەقەدێنی دوکتۆرە و جەنابیش تەزانی یان لە ماوەکانی ڕابردوو بەڕێز کاقوبات بە سەرۆکایەتی و دیدان نووسانکاری هەرێمی کوردستان لە بەغدا بوو، کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتن و گفتوگوی گرنگ ئەنجام درا و هاوشان لەگەڵیشە هاوسەرۆکی شێتی بەڕێز لاوشێخ جەنگی ئەوش بە هەمان شەو لە بەغدا بوو، کۆمەڵێک دیداری گرنگ ئەنجام درا. نەمە پرسیارەکەەوە ها بەس سەرەتا چکە جەنابیش ئەندامی سەرکردایەتی شێتی و ئەمێ لە ڕۆ حیزبەکە ینی پرسیار لە بەڕێز بکەم. سقلی حیزب و ڕۆڵی یەشێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونەیە ماگەر بە هەندوەر بگرین لەم گفتوگویانی کە لە ماوەکانی ڕابردوو لە بەغدا کراوە چۆن بووە و جەنابتان چۆن هەڵسەنگاندنی بووەکەن ڕۆڵەکە ئەتوانی بڵین ئەکتیڤ بوو و لایەنە سیاسەکانی عێراق توانیویانە ئیسیجابیان هەبێ بۆ ئەم سەردان و ئەم بەسەرکردنەوەانە؟ طبعاً ئەم حیزبە 45 ساڵە بە فەلسفەیەک و بە تێڕوانینە کارەکە کە نیشتیمانیە متوازنە فەلسفەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی شاخەوانێ بۆ قۆناغی حکومڕانی هەرێمی کوردستان لە دوای 2023ەوە کە ئەندازیاری سەرێکی دروستکردنی عێراقی نوێی فدرالی دیموکراسی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی هەڤاڵ مام جەلال و خوالی خۆش بێ. ئەمە هەر کەسێک کە ئینتیمای هەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەم عقلێت و ڕۆحیەتە کارەکاتی لە هەر شوێنێک بێت تەنانەت لە کوردستان بێت لە ناو حکوومەتەکەی کوردستان بێت یاخود لە عێراق و لە ناو حکوومەت و ناو پەرلەمان و ناو سەرۆکایەتی کۆماری عێراقیش بێت. ئەمە وای کردووە ژێرخانێکی سیاسی ئێژگار بە قوتی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو عێراق. ئەمە شتێکە حاشە هەڵنەگرە. ئەم ئێرسە کەماوەتەوە و ئەوانشی کە مەسئولیت ئەگرنە دەست لە ناو عێراقا بە هەمان ئەو عقلێت و ڕۆحیەتەوانێ کار ئەکەن و بەشایەتی هەموو هێزە سیاسی عێراقیەکان و بەشایەتی هێزە سیاسی کوردیەکانیش. لەبەر ئەوە ئێمە زۆرمان ئیسیفادە لەم ئەرزیەتە کردووە لەم باگراوندا بە قوتە سیاسی کە کولتوریکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوێتێ پێشەوە مەدرسەیەکی تایبەتە. بەتەکید لە دوایەوەی کە قانونی تەمیلی عەجزی مالی بۆ شێوە ناخۆشە بەڕێوەچوو لە ناو پەرلەمانە بەبێ کورد
و بە اعترازی کوردەوانێت تێپەڕی ڕۆی بە مەبدەئی زۆری نەوکەمینە هەردوای ئەوە بە چەند ڕۆژێک هاوسەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان کاک لاهور گەیشتە بەغدا سەردانێکی چڕی کرد بۆ لایەنەکان لەگەڵ کەسی یەکەمی هێزە سیاسیەکانە کۆبەوە ئامادە بوو لە کۆبوونەوەی سیاسی کە کۆبوونەوەی کوتەلی سیاسی پێ ئەوترێ بە ئامادەی سەرۆکی حکوومەتی عێراقی و سەرۆک کۆمار جەنابی کاک دکتۆر بەرهەم لەوێ ڕێی یەکێتی نیشتیمانی زۆر بەوازحی بوو کە ئێمە هاتووین بۆ ئەوەی کە دیفاع لە قوتی خەڵک ئەکەین و ئێمە قبوڵمان نییە کە خەڵک ببێ بە قوربانی ململانە سیاسیەکان چ لەناو عێراقا بێت یا چ لە نێوان حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان بێت داوای ئەوەی کە خەڵک دوور بخەنەوەنێ لە سڕاعاتە سیاسیەکان قوتیان دابینکەن ئەو جاوەرنە سەر ئەوەی کە لە ڕووی سیاسیوانی کێشەکانتان هەلکەن ئەمەی زۆر بەوازحی لە بەردەمی هەمویان ئەوت لە دوای ئەو شوانە کۆمەڵی دیداری تریژ بوو کەم خۆم لە بەشێکی ئامادە بووم لەگەڵ جەنابیە لە پاش ئەوە شەوانەیە سەرۆکایەتی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەفدێکی بە کامل ساحیاتەوە بوو وەفدێکی فەنی بوو وەفدێک بوو بە تەواوەتی تەمسیلی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەکرد کە خەمی یەکەمیان ئەوە بوو کە چۆن بێن لەسەر فەنیات و لەسەر تەکنیکی تەمیلی تەطبیقی قانونی تەمیلی عەجزی مالی بکەن جەنابی کە قوبات کە هاتە ئەوێ زیاد لە 30 دیداری کرد یعنی لە بینی باڵێن کۆبوونەوەی عامە لە بینی کۆبوونەوەی خاصە لە بینی کۆبوونەوەی ڕسمیە لە بینی کۆبوونەوەی ناڕسمیە تەنانەت هاتە ناو پەرلەمانیشەوە سەردانەکەی ناو پەرلەمانی مێژوویی بوو چکە مە یەکەم جارە یەکەم کەس لەناو حکوومەتەوانێ سەرۆکی وەفدێکی لە ئاسێکی باڵایە بێت و کۆبوونەوەی لەگەڵ هەموو سەرۆکوتلەکان ئامادە بوون هی هەموو هێزە جێجیەکانی ناو پەرلەمان زۆر نوێ بوو و زۆر بە شەفافانە خۆی و ئەو بەڕێزانی کە هاوڵی بوون کە لە وەزیرە بەڕێزەکان پێکات بوون و وەفدە فەنیەکە بە کامیلی هاتبوون. من دکتۆرەمێ لەسەر ئەو سەردانە بە تایبەتی بۆ ئەنجومەنی نوێنەران بۆستم ینی بەڕێزیشە بەشدار بووی سەرۆکی فراکسیۆنیەشێتی لەوێ ڕای فراکسیۆنەکان و سەرۆکی کوتە جیاوازەکان بە سونە شیعە سەرجەم پێکاتەکانی کە بۆ نمونە لەگەڵ وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان گفتوگویانە کرد و چکە بە حەقت ینی لەم سەردانەیە کاقوبات ینی بە سەراحەت ینی ئەوەی ڕاگەیان کە ئێمە ئامادەین بۆ هەموو ڕێکەوتنێک لەگەڵ بەغداوە بوو لایەنانەشی وتە بوو ئیسیجاب بووە و ینی کاردانەوەی ئەوان چی بوو ئەوان چیان داوا کرد لە هەرێمی کوردستان بەڕاستی ینی وە چیان ئەویست کە هەرێمی کوردستان هەسێ بە جێبەجێکردنی لە بەرامبەر خۆی سەردانی وەفدەکە بە شێوەیەکی ئەساسی دوو شەقی هەبوو لەسەر دوو بەش بوو بەشێکیان ئەوە بوو کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات هاتە ئەوێ بۆەوەی کە بە حکوومەتی فدرالی بڵێ و هەم لایەنەکانی کە مەسئولین لە جێبەجێکردنی قانونی تەمیلی عەرزی مالی کە پێیان بڵێ ئێمە هاتووین ڕازین بۆ قانونی کە ئێوە خۆتان لەناو ئەم پەرلەمانە مسادقەتان لەسەر کرد و تەشریعتان کردو سەوتان لەسەرەوە و هاتووین بۆی لەسەر فەنیاتەکانی ڕێکەوین یعنی ئەمە وازح بوو مسجەکەیان شتێکیش نییە وەکو چۆن هەنێلا بیانوێ لە شەعنی کەمکەنەوەانێ بڵێن لە کەوالیسە ئەم قسانە وتراوە یان نەخێر ئەوە لە مؤتەمەری سەحەفیە جەنابی وتی و لە ناو پەرلەمانیشە وتی کە هەموو هێزە سیاسیەکان و سەرۆکی فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمانەوانی بڵم زۆرترین قەرەباڵغترین کۆبوونەوە بوو کە لە ناو قاعیدە سووریا کرا لە ناو پەرلەمانی عێراق ئەو ڕۆژە زۆر بە ئاشکرا ئەم مسجەی گەیان ئەوی تریشی مناقەشاتیان لەسەر قانونی تەمیلی عەرزی مالی کە بۆ مانی 12 ڕنگدانەوەی بووە لەسەر دانانی ئەو فەقەرەی کە ئەخۆ با بڵێن ئەو مادەی کە لە موازنەی 2020 کە دانراوە کە تەسبیت بێ ئیتر بێت بەرەو پەرلەمان قسە لەسەر ئەوە ئەکرێت ینی لەسەر ڕۆشنایی وتوێژەکانیان لەسەر ڕۆشنایی مباحەساتەکانیان ئەم مادەیە لە قانونی موازنە تەسبیت ئەکرێ ئەوەی ئێمە ئاگامان لێبێ و بیست بێتمانەوە و ئاگاداری بووین و بینیمان ینی ڕەتفعلەکانمان بینی لەلایەن زۆربەی زۆری پەرلەمانتارەکانەوە کەمان تەبان هەمویان تەمسیلی خەڵک ئەکەن بەڵام لە هەمان کاتیشە هەمووی کوتەلی نیابین کە سەر بە کوتەیەکی سیاسی باڵێن دیاری کراون هەمویان دەستخۆشییان لەو هەوڵانە کرد هەرچەند لەگەڵ ئەوەشا کە داواکار بوون لە ئەوڵەوانی ئەوە بکرایە
بەڵام مباحثاتەکان کە علاقی بۆ مەرحەلەیەوە هەبوو علاقی بۆ یاسایانەوە هەبوو یاسای قەرز و لە دوای ئەو شەوانێ یاسای بودجەی 2021 زۆر پۆزیتیڤ بوون. ئێمە یەکەم جار لە سەرزاری وەزیری دارایی حکوومەتی فدراڵەوانەیە بیسمان کە تەفاهماتی زۆر باش کراوە کە ئەساسێکی باشی چۆن ئەڵی داڕشتووە بۆ موازنەی 2021. ئەو هەڕایگەیان کە ڕێکەوتوین لەگەڵ هەرێما لەسەر بودجەی 2021 یان ئەو مەسەلەکە ئەو بەڵام قسەت لەسەر یاسای قەرز کرد لەو کۆبوونەوەی کاخوبات لەگەڵ ئەو کوتلە پەرلەمانیەکان ینی باسی لە یاسای قەرز کرد یاسای قەرز ینی مەجالی ئەوەی تیاماوە کە پشکی هەرێمی کوردستانیشی تێدا بێت دکتۆرە خۆی ئەوەی کە ئێمە ملاحەزەمان کرد ئەمە کاتێک کە ئەم قانونە دانراوە چۆن معاملە بۆ عێراق کری ئەبێ هەمان معاملەش بۆ هەرێمی کوردستان بکرێت مادام لە سەرزاری ئەم حکوومەتەوە و وەفدە باڵاکەی کە ئەوترێ ئێمە بەم قانونە رازین و ئامادەین بۆ جێبەجێکردنی مەفروضە مناقەشە نەمێنێ دوای ئەمە بیانویان نەهێناوە یا بیانویان هێناوە بیانوو هەیە زەختێکی زۆر لە کاتی بوون و وجودی وەفدەکە لە ناو بەغدایە جۆمان لە تەسریحاتی زۆر تون ئەبوو لەلایەن هەنێک لە پەرلەمانتارانەوە تهدیدی پێشوەختیان ئەکرد تهدیدی سەرۆکی حکوومەتیان ئەکرد کە قبول ناکەین هیچ شتێک لە دەرەوەی ئەم قانونە جێبەجێ کرێ خۆی لەم جۆرە بارودۆخانە پێویست بۆکە ینی لە تەزامنی لە چۆن سۆلیدارەتی لە هەموو لایەکەوە هەمووی پێکەوە هەوڵ بن کە کەمترین کێشە هەبێت بەڵام ئەو تەسعیدە لە کاتی بوونی وەفدێکی وکو ئەو وەفدا کە کێشەکان پێویستە حەل کرێ لەبەر ئەوەی کە خەڵک زەرەر نەکات لە ململانیانە پێویستی بە تۆزێ لە مرونەت و هێمنکردنەوەی وەزعەکە هەیە بەس ئێمە هەستمان پێکرد هەنە خیتابات هەبوو باشیشمان هەزانی لە لای هێزە باڵێن غیرە کوردستانیەکانەوە هەیە لەبەر ئەوە ئێمە ملاحەزەمان ئەکرد ینی ئەو نوع خیتاباتانە باش نییە خزمەتی هیچ لایەک ناکە بەڵام ئەشمانزانی بەشێکی باشی دیعایی ئینتیخابی پێشوەختە خۆی لە ئێستاوە لە ڕابردوو هەمیشە داوا کراوە کە ینی فراکسیۆنە کوردستانیەکان لە ئەنجومەنی نوێنەران بەڕاستی هەماهەنگیان هەبێەوە کۆدەنگ بن و خۆشبەختانە لەسەر زۆر لە مەواضعەکان کۆدەنگیتان پێکێناوە بەڵام ئەوەی کە گرنگە ینی هەمیشە داوا کرێت لە ئێستاشدا کە لۆبیەک دروستکەن ئێوە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بۆی کە بتوانن ئەو یاسایانی کە پێوەسە بەرێمی کوردستان بتوانن هەم ینی پشتیوانی بۆ بەدەستبێنن هەم دیفاعیشی لێ بکەن ئەمە کراوە ئەگەر کراوە ئەنجامەکەی چییە ئەگەر نەکراوە هۆکارەکە چییە بۆ شت سەبەبەکەیەتی بەڕاستی خۆی بەڕاستی ئەم قانون ئێستا بە تحدید قسە لەسەر قانونی موازنە بکەین قانونی موازنە پێویستی بە لۆبیکی پەرلەمانی بە قۆت هەیە کاتێک کە مادەکانی بە تایبەت ئێمە ئەوەی کە چووکە زۆرە ینی ماوادەکانی زۆرە موازنەی ساڵێکە موازنەی هەموو عێراقە بە هەرێمی کوردستانیشەوە کاتێک کە سیاغە ئەکرێت یا با بڵێن کە موافقەتێکی مەبدەئی لەسەر کراوە وەکو مەشروع لە ئەنجومەنی وەزیران تەسویتی لەسەر دراوە تەحویلی پەرلەمانەکرێتەوە هەتاوەکو ئێستا تەحویلی پەرلەمان نەکراوە تەمەنەمە خۆی هەتا ئێستا تەحویل نەکراوە هەتاوەکو ئەم لەحزەیە کە قسەی لەسەرەکەین خۆی لە خۆی ئەمە ئیسیفهامێک دروست ئەکات یعنی گومانێکە خاتە دڵی هێزە سیاسیەکانی ترەوە ئێستا هەر ئەو تەبێژی حکوومەتی عێراق ڕایگەیان و کاڵە سپینە پرۆژه یاسای بودجەی 2021 ڕوانی ئەنجومەنی نوێنرانەکرێت زۆر باشە ینی تەشی دەبێ ئەوش لە بەغدا بنەوەکات کە تەحویلی پەرلەمان کرێتەوە تەحویلی سەرۆکایەتی پەرلەمان ئەکرێ هەیئەی ڕئاسە هەیئەی ڕئاسە تەحویلی دیژەی مختصی ئەکات لە دوای کە هەنێ ئیجراعاتی قانونی خۆیانیان هەیە لیژنەی مالیە لیژنەی مالی وەری ئەگرێت تەحویلی ئەکاتەوانێ بۆ یەکەم نزیکترین جەلسە خوێندنەوەی یەکەمی بۆ کرێت طبعاً لە خوێندنەوەی یەکەمە خۆی پێش ئەوەی کە گەر خوێندنەوەی بۆ یەکەمی بۆ بکرێ ئەگەر ملاحظەیەک بە جۆرێک هەبێ لەسەری لەوانەیە ڕەفز کرێ من حیث المەبدأ چۆن ئەڵێ بەڵام ئێستا عێراق من ئەوە بە دوورە بینم کە لە ئێستا ینی من حیث المەبدأ ڕەفز کرێ و بنێرێتەوە بۆ حکوومەت چونکە ئێستا لە وەزعێکی وانین ئەو نوع چۆن ئەڵێ مزایداتە سیاسیانە بکرێت لەسەر حسابی خەڵک چونکە هەم لە عێراقیشەوە هەم لە هەرێمی کوردستانیشە ئەم موازنەیە ڕەبتی بە موچەی خەڵکەوە هەیە بەڵام لە دوای ئەوان ئیتر دوای کە قراءەیە یەکەم یەخبان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ ئینجا ئەچێتە بەردەمی
لیژنەکانی ناو پەرلەمان و پەرلەمانتاران کە ئەیخوێننەوە و هێزە سیاسیەکان و با بڵێن کوتەلی سیاسی مناقشەی خۆیان ئیتر بەردەوام زۆر خیانەی دکتۆرە جوان عادەتی مەفروض نییە لە ینی 3 هەفتە 4 هەفتە زیاتری پێ بچێ بەڵام ئێستا ئەبێ زۆر زووتر تەواو بێت بۆچکە ئێمە لە قەیرانێکی دارایی لە پشوانە بەردەوام ئێمە لە پشوانین ئێستا با بڵین بەهۆی عوتڵەکانی سەری ساڵەوەیە و ئێمە عادەتەن ینی هەفتەیەک جەلسەیە و هەفتەیەکیش کاری محافەزاتی با بڵین شارەکانی خۆمانمان هەیە ئەنی ئوسوڵی ئیشەکە بە پێی نظامی داخلی پەرلەمان ئاوا هەیە بەڵام ئێستا تێکەڵ بۆ حتمما لەگەڵ بڵین پشووی سەری ساڵە تەسەور ئەکەین لە دوای ئەووانی یەکسەر یەکەم دانیشتە بەتەکیت موازنە لەسەر ئەو قسانی و تەبێژی حکوومەتی عراق لەسەر یاسای قەرزیش قسەی کردووەڵە لەسەر یاسای قەرز پشکی هەرێمی کوردستانی ژەگلاکەین و نازم هیچ زانیاریەکە هەیە یاخود ئەم لێدوانانەش بۆ جەنابەت نوێ ئەمانە خۆی بەتەکیت ینی ئەمە یەکە گرێتەوانێ لەگەڵ هەم تصريحي وزيري مالية كالله إما مبدئيا ريكوتوين طبعا ريكوتنكي خو يعني مفروضة جوابي أو وفد بنواني لبرويك أو وفدك شو تبغدا الله إما أمادين فرمون لسر تكنيكا لسر لنا فنيكي بتفصيل فرمون بريكوين يعني أما يتر مفروضة أما جوابي رسمي خاصة وتبيجي رسمي أم وتاني وتبيج يعني إيجابية طبعا إيجابية باراسي قفتوكو كان يعني زيادة فراوان تربية أوروبية باشا دکتۆر ئەگەر لەسەر یاسای قەرز ئێمە بۆ وەستین قسە بکەین چونکە پێشترۆک و جەنابیش ئاماژەت پێدایانی هەرێمی کوردستان مەحروم کرا بەڵام ئێستا تا خۆشبەختانە ئەمە ینی لایەنێکی ئیجابیە کە حکوومەتی عراقی سیجابەی هەیە و دەڵێ هەرێمی کوردستان بێبەش ناکەین لە یاسای قەرز بەڵام جیاوازیەک هەیە ئەگەر ئەم جیاوازیانەش هەل بکرێت هەرێمی کوردستان پشکەکەی چەند دەبێت لە یاسای قەرز هیچ زانیاریت هەیە لە نەسی مادەکە هیچ تحدید نەکراوە هیچ تحدید نەکراوە بەپێی ڕێکەوتنەکەی هەرێم و بەخاژە بێ لەوەشا ینی لە ئەویان تەکنیکیان خۆیان ئەبێ قسەی لەسەر ئێمە لایەنە سیاسیەکەین لایەنە پەرلەمانیەکەین لایەنە تەکنیکیەکەی فەنیەکەی هەردوو لایەن قەراری لەسەر ئێن ینی حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێم بەپێی ئەو داتایانی کە بێ لە بەردەمی حکوومەتی فدرالە بێ کە پیان دەدرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام مشکلەکە لێرە چییە؟ یعنی قووەتی حکوومەتی فدرال دەورە ئەبینێت چۆن یانی لە چ ڕوویەکەوە کاتێک کە تۆم قانونی قەرزە لە ناو پەرلەمانی عێراقا ئیقرار کراوە وازەحە نەسێکی وازەحە مادەی حەوتە کە وەکو بڕ هیچی وای تحدید نەکردووە وەکو ینی مەجالێکی ئەوەی تایە بەسە ئیشاریەوە بە سۆمۆ کە شەریکێکی نیشتیمانی ڕسمیە کە ئەبێ حەسڕەن هەرێمی کوردستان با بڵێن داهاتی نەوتەکە و قیامەتی تەسلیمی ئەوێ بکە ئەمە وتمان ئەرزێتێکی باش دروستەکە بۆ تەفاوز لە بینی هەردوو حکوومەتەکە لە دوای ئەوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کاتێک کە مەبدەئیان ڕێئەکەون فەنیەتی خۆیانە چۆن لە تەفاسیلەکە ڕێئەکەون بەڵام ئەمەش دیسانەوە ڕەپێکەمە بە سوالەکەی جەنابە کە پێشتۆزێک کرد و بە تەواوەتی جوابەکە هین نەبوو ئەم لۆبی دروستکردنە لە ناو پەرلەمانی عێراقا سەبارەت بە موازنەیە سەبارەت هەر پرسێکی ترکە بێتە پێشەوە بەتەنیا ناکرێ بەلایەنێک ناکرێمە بەلایەنێک ناکرێت پێش هەموو شتێک هەناوی یەکەم یەکڕیزی کووردە چونکە کورد لەوێ عەدەدی 58 مەقعەدی هەیە یعنی ئەمە لەوێ هەنێ جار هەستی پێ ئەکرێت هەر ڕەوشی هەرێمی کوردستان و ئاڵۆزیەکەی زۆرجار لە نێوان هێزە سیاسیەکانە ڕۆمانەوە ڕەن ئەیاتەوە چونکە بڵیت و نەڵیت تا ئێستا زۆر مۆزوع هاتوۆتە پێشەوە خۆشبەختانەیە بە گرتووی چوینەتە ناوی بە گرتووی شاتوینێتە دەرەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەمانە زۆربەی زۆری فراکسیۆنەکانی کە لە ناو پەرلەمانان فراکسیۆنە کوردستانیەکان ئەمانش بۆ خۆیان پەرلەمانتارن ڕێی خۆیانیان هەیە جاریوەهەیە ڕێی فەنیان هەیە ئیزافەتەن بۆ پەرلەمانیەکەیان پێویست بەوە ئەکات کە تێگەیشتن هەبێت لە ناو هەموومانە دکتۆرە گرنگ ئەوەیە ینی ئەو ڕە شخصیە کار نەکاتە سەر بۆ نمونە داوا و داخوازیەکانی کورد بە گشتی لە بەغدا بەڕاستی خۆی خەتەرە یعنی لە ڕابردوو هەندێک لێدوانمان ئەبینی لە هەندێک ئەندامانی ئەنجومەنی نوێنان لەسەر فراکسیۆنە جیاوازە کوردیەکان ئەمانە زەرەر بوو بۆ کورد خۆی بە هەنێک تەسریحات هەیە بەبێ ئەوە ئیشارە بین بەنەوەی تەسریحەکە خراپە ینی
دیسانەوە ئەڵێنەوە چۆن لە عێراق ئەوە هەیە لە ناو خۆشمانە ئەوە هەیە بانگەشەیەکی پێشوەختە بۆ هەڵبژاردن و تەسەووریش ئەەکەم ینی بانگەشە ئەتوانی ڕەخنە بگری بەڵام بە شێوەیەکی وا کە منطقی تیاابێ یعنی قەنەعەت بە متەلەقی بکەی کە ئەم حیزبانی تر کە هەمووی منافیسی تۆنیە کێبڕکیان لەگەڵاکی لە کاتی هەڵبژاردنەکانە پرۆگرامیان نەبووە لە تۆ بەقۆتر بێ لە جیاتی ئەوی کە تۆمەت باریانکەی بە هەنێ تۆمەت کە تۆزی قورسە ینی حتمما ئەو لای تریش وەڵامەیەتەوە کە وەڵامیایەوە ئالۆزی لە ناو هەرێمی کوردستانە دروستە بێ و ئالۆزی لە عێراقی شابەتەیەکی دروستە بێ بەڵام بۆ موازنە ئەمە شەڕکردن لەسەر قوتی خەڵک لە پاڵ ئەمەشە ئەمە محافظەکردنی هەیبەتی کەیانی هەرێمی کوردستان هیچتان کردووە هیچ دیارەکەیەوە هەمووتان یەک گرتو کۆ دەنگ بن لەسەر ئەم بابەتە بەگشتی خۆی بە خۆشی خۆمان نییە هەر حزبێکی سیاسی هەر فراکسیۆنێکی کوردستانی لە ناو پەرلەمانی عێراقا فەرموو بە کێبڕکێ بکەین لەسەروی کامان زیاتر ئەتوانین شتێکی باشتر بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدیبێنین کامان توانی ئەوە بکەین ئافرینێکی باشی لەکرێ و ئەوە واجبی خۆی و پەرلەمانتار و نوێنەرێکی گەل بەدی هێناوە و ناشارێتەوە ئەوەی ئیشی باش ئەکات دیارە و ئەوەشی عقلێنێتەوە جاریش کە ژاڵ بژارنەکان ئەگەر تو ئەم کارانەکەی بەڕاستی بەتەکیت دکتۆرە لەسەر خاڵێککە گەرێمە قسە بکەین هەر پەیوەست بە پەیوەندیەکانی بەغدا و هەرێمی کوردستان ئێمە لەسەر ئاستی حکومی پەیوەندی هەبێت زۆر جار دەوترێت دەبێت پێویستە لەسەر ئاسە سیاسیەکە پەیوەندیەکە بەهێزتر بێ بۆی کە کاری حکومی ئەو کاتە کارەکان خۆی چۆنەڵی بە ئاسایی بڕابڕێەوە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان توانیویانە ئەم پەیوەندیە دروست بکەن و توانیویانە ئەم پەیوەندی سیاسانی کە هەیە لە ڕابردوو هەبوو لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان و ئەوانەی بەغدا بە شیعە و سونەوە پاراستویانە یاخود ئەمەش ئەتوانین بڵێین دوورکەوتنەوە هەیە لە نێوان هەردوو لایە هاتوچۆ هەیە هاتوشەیەکی باش هەیە بەڵام لە ڕووینەوە ئەوە ئەبێ زۆر چۆنەڵی بەرهەمی زیاتر بێت پەرشی پێ بدرێت یعنی ئەمە دایم ئەڵێن نە عێراق بەبێ هەرێمی کوردستان پرۆژێکی سیاسی سەرکەوتوو ئەبێت نە هەرێمی کوردستانیش بەبێ عێراق پرۆژێکی سیاسی سەرکەوتوو ئەبێت یعنی هەر هیچ لایەک لەم دوولایە نابێ هەوڵی شکان و ناشرینکردنی ئەوی تر بە ئەگەر ئێمە لێرە ینی ئێستا زۆر جار ئەوە باز ئەکرا لە نێوان پەرلەمانتارەکانی تری غێری هێزە کوردستانیەکان بازەوە ئەکرا کە ئەمە هەموو خێروبێری عێراق ڕۆشتووە بۆ هەرێمی کوردستان طبعاً ئەمە ڕاز نییە ئەمە ڕاز نییە ینی ئەگەر لە حاڵەتێکە ئەمەش ڕاز بێت پێویست بەوە ئەکات کە نمونەیەکی جوان ئەگەر لە ئیدارە هەبێت لە شێوەی ئیدارە هەبێت لە ناو بەغدای پایتەختە بووگازێتوانێت بۆ هەرێمی کوردستان وەگەر نمونەیەکی جوان هەبێت لە خزمەتگوزاری لە ناو هەرێمی کوردستانە یا شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان ئەبێ بگوازرێتوانێت بۆ ناسڕی ئەبێ بگوازرێتوانێت بۆ بەسڕە ئەبێ ئەم ڕۆحیەتە هەبێت لە تەعامولکردنە بەڵام یەک شت هەیە لە ڕووی سایکۆلۆژیوانێ من زۆر جار هەستی پێ ئەەکەمەوە ینی باڵن خۆم وەکو خۆم بەدەر لە مەسەلی پەرلەمانتاری و کاری حیزبی و سیاسی هەز ئەەکەم هێشتا لە باگراوندی زۆربەی زۆرە ماوەتەوە کە ئەمە کوردە و ئەوە عەرەبە ئەمە تۆزێ لە مەسەری هەوڵاتی بوونە لە مەسەری مواطنە ئەمە کێ مواطنی دەرەجە یەک و کێ مواطنی دەرەجە دووە یا چیە خۆی بە ساحێبی وڵاتەکە بزانێ و بەرامبەرەکە بە دەخیل بزانێەوەتە بە غەریبەی بزانێ ئەمە قورسە و کێش خۆی بە غەریبە بزانێت بە هەمان شێو ئەمە دوو چۆنەڵی هەستی ئێژگار خراپن ینی بۆ کوردیش تەواو قسەیەکەی ئەمە لە بەغدای نابێ خۆمان بە غەریبە بزانین بەتەکیت خۆمان پێویست ناکە هیچ بەعکسەوە لەوانەیە ئێمە خاوەنی هەنێ بیرۆکە بین لە لای زۆر لە هێزە سیاسی غەیرە کوردستانەکانیش نەبێ بۆ خزمەتکردنی عێراق و پرۆسە سیاسەکەی تایە بۆ دروستکردنی چۆنەڵی پردێک کە لە بینی ئێمە ئەوانە دروست بێ بۆ ئەوە ببێش کە هەرێمی کوردستان با بڵێن سیستمی فدرالی سیستمێکە ینی غەریب نییە و سیستمێک نییە کە بەشێک لە وڵاتەکە جیاکاتەوە لە دەستورە هەیە هەتاوەکو ئێستا لە پێشە شیعەکان زۆر لەسەر ئەم دەستورە ڕازی بوون و دڵیان پێی خۆش بوو بەس ئێستا ساڵانی کە بەسەریا تێپەڕیەوە هەستەکەن ئاستەنگە و هەستەکەن هەڕەشەیە لەسەر عێراق ئەم فکرە نابێت لە ناو شیعە هەبێت چونکە ئێمە بەنسبەت ئێمەوانێ وەکو خۆمان وەکو کورد ئێمە ساحێبی قەزیەیەکی ئێجگارڕەوەی و لە شێوەی فدرالی تا ئێستا تا ئەم لەحزەیە
فدرالیەتمان بە شێوازێک بینیوە هەتاوەکو ئێمە دۆزی خۆمان لە با بڵین باشووری کوردستانە وامان بینیوە ئێمە لە حدودی عێراقا و لە چوارچێوی سیستمێکی فدرالیە بەڵێ ئەتوانین بژین و تەعایشکەین و ئیمانیشمان پێیەتی. لە قۆناغێکی ترە هێزی سیاسی تر هەبێت ئەمەی پێ حەڵاڵ نەبێت و پێ ڕەوان نەبێت بۆ کورد تۆزی ئەمە قورسە ئەمە خاتە قۆناغێکی قورسەوە ڕەتفعلی ناخۆشی لێ بینیشمان ڕەتفعلەکانمان بینی بەڕاستی لە ماوەکانی ڕابردووە چ لە ئەنجومەنی نوێنەران چ لە کاردانەوەکانی ینی هەنێ لایەنی شیعە بەرامبەر بە کورد بەڕاستی لە ئێستا سونەکان خۆیان زۆر پێویستیان بە هەرێمێکی فدرالە بۆ خۆیان هەیان بێ خۆی لایەنە سروشتێکەشی ئەوەیە خۆی مەفروزە ئێستا چۆن هەرێمی کوردستان هەیە مەفروزە هەرێمی ڕۆژئاوا لە عێراقا هەبێت هەرێمی بەسرا هەبێت چکە ئەمە زەخت لەسەر مەرکەز کەمەکاتەوە زەخت لەسەر حکوومەتی فدرال کەمەکاتەوە بەڵام ئەمە لە حاڵەتێکایە ناڵین میسالێتێکی زۆرە بەڵام مەفروزە ئەمە سیستمی فدرالی بێت کە تۆ جێبەجێکی ئەبێ وابێت باشە ئێمە ینی توانیومانە وەکو هەرێمی کوردستان متمانین بەغدا بەدەستبێنین و ئەگەر بەدەستمان هێناوە هۆکاری ئەو هەموو کێشەی کە لە ڕابردوودا هەبوو چی بوو ینی بێمتمانەی بەغایە بە ئێمە یاخود ئێمەش متمانەمان نییە بە بەغا هەردوو لامان نەک بە تەنها هەردوو حکوومەتەکە متمانیان بە یەکتری نیە تەنها دەسا لە ناو پەرلەمانتارەکانیش ئەوە دروست بووە ینی زۆر جار ینی سوال دروست ئەوێت ینی هەستەکەین ئێمە زۆر جار کە لە موداخلەیەکە تۆزێ هەسەکەین لەوانەیە لە پشتی ئەم قسانەوە نیەتێکی تر هەبێت بە تایبەت ئەم خولە بەڵێ من ئەوەش دائیمەن وتومە ینی ئەرکی ئێمەیە واجبی ئەخلاقی ئێمە بەرامبەر خەڵکی خۆمانەوەوانی دڵیان پێیاوین و ئەوانەیە کە ئێمە بە نوێنەری خۆیان ئەزانن لە هەنیە شت ئاگاداریان کەینەوە ئێستا بخۆم ئەندامی لیژنەی تعدیلاتی دەستوری لیژنەی تعدیلاتی دەستوری زۆر مادەی تیا باسەکرێت جەنبەی مالی نییە ینی با بڵێن علاقی بەسەر پارەوە نییە ئەگەر ئێستا مفاوەزاتەکان لەسەر قانونی تەمویلی عەجزی مالیە لەسەر موازنەیە کە مەسائلی مالین زیاتر ئێمە ئەمانوێ مالی بن ئەمانوێ کێشەکان مالی بن خواخۆمانە سیاسی نەبن ئەگەر ئەمە ئێستا ئەم سراعی کە هەبێت یان نەبوونی متمانە سیاسی بێت وەزە ئەمە کێشەی گەوری بە دوای خۆیان ئەهێنێت مانایەوە ینی دابڕان بدایەتی دابڕانە بێت خەتەرە لە تعدیلاتی لیژنەی تعدیلاتی دەستوری بەبێ زیکری ناو بەبێ زیکری ئەطرافەکان هەستێکی جاری وا هەیە لەسەر هەنێ شت کە قساکرێ لەسەر سەلاحیاتی مشترە قساکرێ لەسەر سەلاحیاتی هەرێم قساکرێ ینی زۆریان داوا ئەەکەن کە ئەبێت ئەم سەلاحیاتانە ئەوەی مشترەکە بکرێتەوە بە حەسری ئەوەشی کە سەلاحیاتی هەرێمە یعنی ئەمان وسا ئەو بەڕێزانی پسپۆری بواری قانونی دەستوری باشتی ئەگەن ینی مەبەسمان چی ئەڵێن چی ئەوانشی کە سەلاحیاتی ئیقلیمە بەرەو بەشێکی باشی بەرەو مشترەکە بەرنەوە قسە زۆر لەسەر ئەحکامی با بڵین مادەی 140 هەیە کە ئەڵێن ئەمە مادەیەکە بووە لە کۆتایی 2007 کۆتایی پێپاتایە و دێدلاینی بۆ دانراوە مودەی زەمەنی و سەقفی زەمەنی بۆ دانراوە مادام لەو مودەیە جێبەجێ نەکرەوە کاتە بێلغاکرێ باشە وەڵای من مەبەستم بوو ینی هەر لەسەر ئەو مادە دەستوریانە قسە بکەین و بە تایبەتی و لیژنە دەستوری کە هەیە داوای هەمواری لە هەندێک لە یاساکانی نێو دەستورەکات بە تایبەتی ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێداوە بیری منە خستەوەی شێک لەوانە بەڕاستی کە لە ڕابردوو بازەکرا مەترسی بوو لەسەر قەواری هەرێمی کوردستان باشە ینی کەواتە مەترسیەکان ئەمەیە کە لە ڕابردوو هەبوو لەسەر قەواری هەرێمی کوردستان و ئێوە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران درێکتان بەمە کردو لە ناو فراکسیۆنە جیاجیەکان لە ناو لیژنە جیاجیەکان کە لە پەرلەمانی عێراقن بەڵێ کۆبوونەوەی دەوریشمان هەیە پێکەوە فراکسیۆنە کوردستانەکان و زۆربەی زۆریشمان ئەتوانم بڵم زۆر لە هەواڵانم ئەوانەی لە حیزبە کوردستانەکانی ترن کە ئەندامین پێکەوە لەناو ئەو لیژنەیە ئێمە کارێکی وامان کرد کە هەمومانی تیابین چکە سەرەتا تەنها 3 کەسمان ئەندام بووین کوردیەکان بەڵێ ئێمەین کە ئامادەی کۆبوونەوەکانین هەموو کۆبوونەوەکان ئێمە ئامادەین بەشێکی زۆریان ئەوانی تر ئامادە نابن لە هێزە سونیەکان بەشێکی هێزە شیعەکان تا ئێستا ئامادەی هیچ کام لە کۆبوونەوەکان نەبووکەمەوە بەرەو بۆ کۆتایی ئەڕۆین لەسەر مادەی 140 وەستاوین کە ئێمە وەکو تا ئێستا چەند مادەتان هەموار کردوەوە ئێستا هەموو مادەکانی و مناقەشەمان لەسەر کردووە مناقەشتان کردووە وا ئاعتیبارەکرێت کە کارەکانمان تەواو کردووە بەڵام خلافمان زۆرە خلافتان زۆرە چونکە ئەساساً ئەو ئالیەتی کە ئێمە ئیشمان پێکردووە لە لیژنەی تعدیلاتی دەستوری تەوافقیە یعنی قبولمان نەکردو یەکەم مەرجمان وکو هێزە کوردستانیەکان و با بڵێن وکو نوێنەرە کوردەکان لەناو ئەو لیژنەیە
کە لە 28 دەی 2019 بوو کە پێکێنرا لیژنەکەمان خۆ ئەبواە لە 4 مانگ شەکارەکانی تاو کردێ بەس تا ئێستا ئەوە هەر معلقە سەبەبەکەی ئەوەیە متفقنی لە بینیەکە و لە دوای ئەوەشەوە ئەم مادانە کە خلافین بە تایبەت مادەی 140 ئێمە ئاخر کۆبوونەوەشمان لەسەر ئەوە بوو 2-3 جار کۆبوونەوەمان کردووە یعنی خوا بۆ ڕەحمی کردووە کە تەوافقیە ڕۆشتنی بڕیارەکان لە ناو لیژنەکە گرنگە چکە لە ڕابردوو بنەمای تەوافق بەڕاستی ئەنی شکێنراوە شێوێنراش زۆرێک خۆی ئەو وەزعی لە عێراقا هەیە ئیدارەیانی دەوڵەتێکی وەکو عێراق یاخ با بڵین وڵاتێکی وەکو عێراق کە لە کۆمەڵە نەتەوەیەک پێک هاتووە ئاسان نییە پێویستی بە دەستوریکی ئێژگار بە قوتە ئێستا ئەم دەستوریکی بە قوتە ئەمێ ئێستا حالیان هەیە و دەستوری جامیدی شاوی کە با بڵێ لە جۆری دەستورەکانە دەستوری جامیدە ئەم دەستورە توانیوێتی زۆرشت باڵانسکە خۆشببختانە لە 2005 کە ئەمە ئیقرار کراوە بەوجودی مامجەلال بووە لە بەغدا کە تەسیرێکی زۆری هەیە بۆ بەتایبەت بۆ کورد و بەشێکی زۆریشی لە سەرکردە و زەعیمە کوردیەکانی تیژ بەتەکیید کە ڕێزی تایبەتمان بۆیان هەیە هەنێکیان لە ژیانە ماون الحەمدولillah هەنێکیشیان وەفاتیان کرد و خوالیان خۆش بێ زائیدەن ئەوەی کە تەنانەت لە هێزە سونی و هێزە شیعەکانی تیش کۆمەڵ خەڵکی حەکیمی تیا بووە ئێستا ئەمە زۆر خەتەرە ئەم دەستورە بخێتە تەعدیلە و ئەلەم تەوقیتە ئێژگار خەتەرە بۆ چونکە ئەم حەکیمانە موجود نین ئێستا لە ساحەی سیاسی عراقیە تیاری متشدد هاتوۆتە پێشەوە وەزعی عراق لەبار نییە با بڵێن لە هەرێمی کوردستان قەیرانی داراییمان هەیە و لە عراق بە هەمان شێوە شەروا بەسە بە هەرێمی کوردستانەوە ئێوە تەمەن لەم لیژنەیە بە تایبەتی چکەمە لیژنەیەکی زۆر هەستیارن پێویستان بە پشتیوانی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنە سیاسیەکان نییە لەم کاتانەیە هەل یەکەم لە لەحزەی دەست بەکاربوونیشمانەوە لیژنەی تایبەت با بڵێن هەموو هێزە کوردستانیەکان خۆشببختانە تا ئێستا لەناو لیژنەی تعدیلاتی دەستوریە کە هەموو حزبەکانی تایە هەموو حزبە کوردستانیەکانی تایە با بڵێن لە کۆمەڵ لە یەکگرتوو لە سربەخۆکان لە پارتی لە گۆڕان ئەمانە هەمویانتیان بە یەک نەفەس قسەمان کردووە قەت تەرحێکمان نەیەوە یعنی بەبێ ئەوەشی کە ئیتیفاقی مسبەقیشمان نەبووە قەت یەکێکمان تەرحێکی نەیەوە ئەویتریان هەست بکە خراپ بووە تەرحەکە یا زەرەر بۆ بەژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیداری ئێسای هەرێمی کوردستان ئەمە شتێکە بەڕاستی بە درێژایی ئەم ماوەیە کە کارم کردووە لەناو ئەو لیژنەیە هیچ هەستم پێ نەکردووە کە هیچ خلافێک لە بینمانە هەبێت بەڵام لە هەمان کاتە هەمومان پێکەوە هەستمان کردووە کە هەڕەشەیەکی زۆر لەسەر ئەو دەستکەوتانە هەیە کە لەناو ئەو دەستورە جێگیر کراوە بۆ کانی هەرێمی کوردستان و قوارێکی سیاسی و قوارێکی کورد چۆن نەتوانێت بەر بۆ هەڕەشانە بگرێت دکتۆرە جوان جەناب بچکە لە بەغدایت و لە عمقی ڕووداوەکانی بەڕاستی بەدوولە یەکێکیان تەقویەکردنی هەرێمی کوردستان تەقویەکردنی هەرێمی کوردستان بە منطقیەت ئەبێ لە حکومڕانیە بە منطقیەت ئەبێ لە تەعاملکردن لەگەڵ یەکتریە چه حزبی سوڵتە چه حزبی ئەوانی کە ئۆپۆزیسیۆنن ئەم بەرامبەر ئەو ئەوش بەرامبەر ئەو ئەم مەسئولیەتێکی گەورەیە ئێمە هەرێمی کوردستان ینی کانێکی گەورەیە ئەم کیانە زۆر لە ئەحزابەکان گەورەترە و زۆر لە حکومەت گەورەترە و زۆر لە هەموو شتێکی تر گەورەترێکە لەبەر ئەوی کە خەڵکەکە و مەسیری خەڵکەکەی هەڵگرتووە بە تەعاملکردنی ناحەکیمانە نامەنطقیانە ئێمە ئەم تەجروبەیە بە تەواوەتی لەدەسەین و خەتەرێکی گەورەیە و ئەمە ئێستا بەدەستمان هێناوە ماوەی 30 ساڵێکە چۆنمان بردی بێ بەڕێوە غەڵەتەکانمان ئەوە مۆزوعێکی ترە و قسەی لەسەر کراوە تەنانەت خۆمان ئەوانەی کە لە حزبی حاکمین یا لە دەسەڵاتین خۆمان پێش خەڵک ڕەخنەمان لە خۆمان گرتووە و ڕەخنەمان لە ئەدای خۆشمان گرتووە و شەرمیشمان لێ نەکە و هەوڵی چاکسازیش دراوە بەڵام ئەمە هەمووی پێکەوە ئێمە لەبەر ئەوەی دەوڵەت نین لەبەرەوەی سیادەمان نییە لەبەر ئەوەی کە شەرعیی دووەلیمان نییە ئێمە هەرێمێکین لە زمینی دەوڵەتێکا کە سیادەی هەیە ئەگەر بە منطقیەت و بە تەعاملێکی حەکیمانەی وردی مەسئولانە تەعاملی لەگەڵانەکەین ئەم تەجروبەیەمان لەدەست ئەچێت دکتۆرە جوان لە ماوەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستان کۆمەڵێک جوڵەی سیاسی هەبوو و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە دەستی کرد بە ڕێخستنەوەی پەیوەندیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان و هاوسەرۆک بەڕێز بابڵ تاڵەبانی ینی
پێشڕەو بووە لەگەڵ لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی و گۆڕان لە سەرۆکاتی هەرێم کۆبوونەوەیان کردووە لە ڕابردووش لەگەڵ لایەنەکانی دیکەوە داهاتوش دانراوە کە کۆبوونەوەیکی فراوانتر بکرێەوە ئیجماعیشی نیشتیمانی دروست بکرێت لە هەرێمی کوردستان. ئەمە ئەگەر دروست ببێت تا چەند کاریگەریە بێ بۆ پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا بۆ ڕێکەوتنی داهاتوومان ئینشاڵڵا لە ساڵی 2021 لەگەڵ بەغدا کاریگەریەکانی چۆنەوێ بە حەقەریانی حزب هەتا گەورەتر بێ مەسئولێتی گەورەترە لەم کوردستانە لەم هەرێمی کوردستانە چه حزبێک گەورەترێکە عدەدی مەقاعدەکانی لە پەرلەمانە گەورەترێکە یا زیاترێکە عفو مەسئولەتی لە سەرۆکایەتی هەرێمە لەناو حکوومەتە لەناو پەرلەمانە لە هەمووان زیاترێکە کەواتە ئەرکەکە بە دەرەجەی یەک ئەکەوێتە سەرشانی ئەو ئەبێ ئیسعابی هەمووانکە ئەبێ بە کۆکەرەوەی هەمووان بێت و ئەبێ ئیستیعابی ئۆپۆزیسیۆن بکە. ئێمە لە هەرێمی کوردستان زاهیرەیەکی تەندروستمان هەبووە کە لێرەوە دەستی پێکرێت تازە بە تازە لە عێراقا فەلسەفەی ئۆپۆزیسیۆن دروستە بێ و بەداخەوە خەریکە بە خراپیش دروستە بێ لەوێ ئەمە ئەبێ باڵانس کرێ عیلاجمان نییە یعنی غەیری ئەم هەرێمە ئەوەی کە مجازەفە بە مەسەری هەرێمەوە ئەکا شووی هەیە بە دیلەوە مجازەفەی پێوە ئەکا لەبەر ئەوە قبول ناکرێت بە تەئکید قبول ناکرێت لە خەڵکەوە قبول ناکرێت کە مجازەفە بە مەسەری ئەم هەرێمەوە بکەین پێویست بۆ ئەکە هەرێمێک دروست کرێتەوە بەینی لە ئیسلاحات بە ئیسلاحاتی فعلی جدی بەوەی کە ئەمانەتێک لەبەردەستی ئەم حکومڕانیە هەیە کە حکومڕانیەکی کوردی نوێنەری پێکاتەکانی تریشی هەمووی تایەکە پێکاتی جیاجیان لە هەرێمی کوردستانە ببێ بە تەجروبەیەک غەڵەتەکان تکرار نەکرێتەوە. ئێساش چۆن ئەڵی فرسەت لەبەردەسایە و مادام حێوار هەبێت پێویستە هەنی ئسلوب هەیە لە تەعاملکردنی ئەحزابەکان لەگەڵ یەکتریا تۆزێ لە شعبەویەت دوورکەونەوە تۆزێ لە ئوسلوبی پۆپۆلیستی دوورکەونەوە یعنی ئێستا وای لێ هاتووە هەنێ ئەوانەی کە مەسئولیەتیشیان گرتوتە دەست ئەو ئوسلوبە بەکارهێنن ئوسلوبی پۆپۆلیستی بەکارهێنن یعنی ئەمە لەگەڵ کللتوری حزبی دامەزراوە یەک ناگرێتەوە عیبەیەکی گەورەیە لەبەر ئەوە ئوسلوبی پۆپۆلیستی وازەحە یعنی هەدەفەکەی چییە شعبەویە ناوی خۆی بەخۆیەتی هەڕەمەکیە مەسەلەن جیاوازە المهم لەگەڵ حزبێکی دامەزراوە کە مەسئولێتێکی گەورەیە بگەڕێنەوە بۆ ئەو بەشەی ڕەبتی کەینەوەی بە سوالەکی جەناب تۆ کە سوالێکی زۆر جوان بوو ئەوەی کە ئایا چۆنەڵی گاپێک هەیە یان بۆشاییەک هەیە لە بینی لایەنی سیاسی و حکومڕانی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق لە پاڵ ئەو وەفدەی کە هاتبوو بۆ عێراق پێویست بەوە ئەکات هەم وەفدێکی پەرلەمانی هەم وەفدێکی پەرلەمانی لە هەرێمی کوردستانەوانێ سەردانی ئەوێ بکات چونکە زۆربەی زۆری دۆسیەکان زۆربەی زۆری یاساکان لەناو پەرلەمانی عێراقا یەکلاییە بێتەوە عێراق وڵاتێکە نظامی بەرلەمانیە نظامی بەرلەمانی یعنی قووەتەکە لە لای پەرلەمانە حکوومەتەکە هەمووی لە پەرلەمانەوانێ سەوتی لەسەر ئەدرێت ڕئیسی ئەم حکوومەتە کە کازمیە پەرلەمان متمانەی پیاوە پەرلەمانیش متمانەی لێ ئەسەنێتەوە کەواتە قووەتەکە لەناو پەرلەمانایە پێویست بەوە ئەکات وەفدێکی پەرلەمانیش سەردانی بەغدا بکە و لە ماوەی ڕابردووشە دەستخۆشییان لەکەین لە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنە جیاجەکانیان پەیوەندیەکی زۆر بەهێزیان لەگەڵ ئێمە هەبووە دایم ئاگاداریان کردوین و ئاگادارمان کردوینەوە هەرێمی کوردستان بەغدایە پایتەختە عاصمەیە ینی خۆ ئەمە هین نییە ینی سیستمەکە وایە کەواتە ئێمە بەدیلی ڕێکەوتنمان لەگەڵ بەغدا چییە ئەگەر ڕێک نەکەوتین لەگەڵ بەغا شکام ڕۆژانی بەڕاستی و پرسیارە کرا لە بەڕێز کاقوبات ئەوشتا ڕادەیەک جوابیشی وهەی پێ نەبوو ئەوە چۆن عەرەباڵێ بەحثون ئاخر یعنی ئەوە مەسئولێتێکی گەورەیە ئەم مەسئولێتێکی گەورەیە ئەوە قەرارێکی ئێژگار مەسئولانە و وانی بەس بۆ ینی ئۆپشنەکانی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان هێندە فراوانەوە بەهێزە تا ئەگەر ڕێنەکەوتین لەگەڵ بەغدا بژاردەیەکەمان هەبێ یاخود ڕێک نەکەوتنمان لەگەڵ بەغدا بەگرنگتر بزانین شتێک هەیە لێرە لە مەسەلەی ڕێکەوتنە ینی هەردوو لە مەسەری ئەو نەبوونی متمانەیە و داواکردنی زەمانات داواکردنی زەمانات دائیمەن هەم بەغدا ئێسا کە مەسەلەی ئێمە داوا ئەکەین وەکو پەرلەمانتار کە ئەڵێن ئەمە ئەو بڕای داوا ئەکرێت داهاتی نەوتەکە ئیتر لە بەشێکە ئەوترا نیوەی داهاتی نانەوتی ئێستا ئەوترێنە هەموو داهاتە نەوتێکە و ئیتر قسەیەکێ لە بودجەی 2021 نەگەڕابێتینەوانێ بۆ ئەوەی کە حەسە تەحدید کرێتەوە و
ئەم جۆرە قسانە نەبوونی متمانەیە ئەوان ینی بە ئاشکرا بەشێکیان بە ماڵان متمانەمان نەماوە باشە سەداواکە لایانی سێهم بێتە ناو ڕێکەوتنەکەەوە ئەگەر کرا ئەویش هەرێم داوای کردووە نەتەوەی گرتوەکان بێ سەرپەرشتی بکات خۆمەش گرنگە بەڕاستی باش ئەوەش خۆی وشەت نەزەرە بەڵام سراعێکی ئەوە ئەقلیمی گەورەیە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی فدرالە کە خۆرد و حکوومەتەکە لەو مستەوایانە بن بگەنە نەتیجەیەک خۆ ئەگەر متمانەکە بەڕاستی جەنابەدامەژت پێدا چکە کە متمانە نەبوو داوا کە تەرەفی سێم بێتە ناو ئەوە تەرحێکە باس کرا کە UN ئشرافی مفاوەزاتەکان بکاو ئەمانە بەڵام ئەگاتەوەی پێویستمان بە UN بەیانی خۆمان نەگەینە ڕێکەوتن خۆی باش نییە ئاماژەکان ینی بە ئاراسێکی ئیجابیە لە ڕێکەوتن ئێستا بە ئاراسێکی ئیجابی ئەگەر محافظەی ئەو وەتیرەیە بکەیانە با بڵێن لەسەر ئەو چۆن ئەڵێ لەسەر ئەو ڕۆتە بڕۆین چونکە ئەمە ئەبێت کە ئەوەی کە ئیشی حکومڕانی کرد ئەبێ نەفەسی زۆر درێژ بێ چونکە مەسئولیەتی خەڵکی لە ملایە ئەوەی کە بەعینادی سیاسی نەمفاوەزات ئەکرێ و لە حکوومەتی ئیتیحادی بێ ئەمە قبول ناکرێت ئەو عینادە سیاسیە لە حکوومەتی هەرێمیش بێت نەتائیجەکانی خراپ ئەکەوێتەوە کەواتە هەردوو لە لەبەردەمی هەمان مەسئولیەتان باش من بەرەو کۆتاییەچم دکتۆرە جوانی حسانەمێ دوا سەرنج و پەیامی خۆت بگەینی سوپاس دەکەم زۆر سپاس بەتەکیید ئەوەی کە من ئێڵێم لێرە ئەگەڕێمەوانێ بۆ وەفدەی کە هات بۆ بەغدا وەفدی پێویستی بەوە هەیە تەوان بەتەکیید لەبەر ئەوەی کە وەفدی پەرلەمانی هەرێمی کوردستان و وەفدی باڵای سیاسیش بە هەمان شێوە ئەو وەفدەی حکوومەت وەفدێکی فەنی بوون وەفدێکی باڵا بوون کاری زۆر باشیان کردووە پێویستیان بە پشتیوانیە و پێویستیشیان بەوەیە کە ئیتر ئەبێت لە هەنگاوەکانی کە ئەوان ناویانە دامی باشتر بکرێن بۆی کە نەتیجەکی باشی بەبەوە ئەگەر مەسەلەکە قسەکردن بێت لەسەر شێوازی حکومڕانی و لەکوێوە بڕوا بۆکووە ئاسایی بوو کە تەجیل کرایە بەڵام ئەمە ئێستا علاقی بە قوتی خەڵکەوە هەیە کەواتە حتا خێراتر بن درەنە وەخاوە لەبەر ئەوە پێویست بۆ ئەکە هەنگاوەکان زۆر نزیک بن لە یەکەوە چونکە ئێمەش ئێستا ئیتر بەس موازنە بێتە ناو پەرلەمانی عێراقەوە ئیتر فشار لەسەر ئێمەش زۆر دروستە بێت ئەبێ هەموو لاکان هاوکاری یەکتری بین چ لە ناو پەرلەمانە چ لە دەرەوەی پەرلەمان بۆ ئەوەی کە ئێمە بۆ ڕۆژی دەنگدان پێویست بۆەوە نەکات ئێمە بایکۆتی جەسە بکەین و خوانەخواسە بەیان دەرکەین و ئەوە پشتی هەرێمی کوردستانمان نەتوانی جێگیریکەین لە ناو موازنە بووی نەکەوینە بەردەم ئەو موقف هیواییەوەش کە هەموو قوتی خۆتان بەکاربێن ئینشاءڵڵا هیواداری سەرکەوتوو بن و هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستانیش پاڵپشتێکی باشە سوپاس بۆ دکتۆرە جوانی حسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەران هەروە ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سوپاس وڵای بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ